بەهەدەردان لە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بەهۆی پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری لە لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕاستیەکان لەسەر داهاتی گومرگەکان ئاشکرا دەکات. بەپێی بەدواداچوونەکانی ئەم پەرلەمانتارە بەهەدەردان لە سەرجەم خاڵە سنووریەکان لە قاچاقچەتی و فێڵکردن و لێخوشبوونی گومرگی لە سەرجەم مەرزەکان بەدی دەکرێت و حکومەت ڕاستیەکان لە خەڵکی دەشارێتەوە و بەهەدەردانێکی ئێجگار زۆر دەکرێت. پڕی بەهەدەردان لە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بەهۆی قاچاقچێتی کۆمپانیاکاری فرتوفێڵی گومرگی لێخۆشبوونی گومرگی خراپی سیستم کە من دوای نمونەشیان بۆ باسەکەم بۆ مانگێک 101 ملیار و 294 ملیۆن دینارە بۆ ساڵێک 1 تریلیۆن و 215 ملیار دینارە لە مانگێکە 22 ملیار و 841 ملیۆن دینارە لە ساڵێکە 274 ملیار دینارە واتە هەرێمی کوردستان لە حاجی ئۆمەران لە ساڵێکە 274 ملیار دینار زیانەکە. لە خاڵی سنووری باشماغچەنە بۆ مانگێک 19 ملیار و 885 ملیۆن دینارە بۆ ساڵێک 238 ملیار و 627 ملیۆن دینارە. بەپێی بەدواداچوونەکانی ئەم پەرلەمانتارە تەنها لە ماوەی مانگێکدا 192 ملیار و 451 ملیۆن دینار بەهەدەردان و لێخۆشبوونی گومرگی هەبووە و لە مەرزەکانی باشماغ و پەروێزخان، حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل لە خۆ دەگرێت. بڕی بەهەدەردان لەسەر جەم خاڵە سنووریەکان بەهۆی قاچاقچێتی کۆمپانیاکاری فرتوفێڵی گومرگی لێخۆشبوونی گومرگی خراپی سیستم بریتیە لە بۆ مانگێک 192 ملیار و 451 ملیۆن دینار واتە لە یەک مانگا هەرێمی کوردستان 192 ملیار دینار زیانەکە بەهۆی بەهەدەردان قاچاقچێتی لێخۆشبوونی گومرگی فرتوفێڵی گومرگی خراپی سیستم. پەرلەمانتارەکەی کۆمەڵ دەڵێت دەستبەرداری ئەم دۆسیانە نابێت و پێویستە ڕایگشتی ئاگادار بن لەوەی داهاتی ناوخۆ چۆن لەلایەن حیزبەکانەوە تەخشان و پەخشانی پێدەکرێت و لەو لاشەوە حکومەت دەڵێت ناتوانین بەبێ لێپڕین و چەدا بەش بکەین. بەردەوام دەبین لە بەدواداچوون لە ڕێی ڕێکارە پەرلەمانیەکانەوە چونکە ئیشی پەرلەمانتار ئەوەیە. خاڵی دووەم بەردەوام دەبین لە فشار بۆ کۆتایی پێهێنانی قاچاقچێتی و کۆمپانیاکاری لە سنوورەکان هەیە و هەر گرێبەستێکی کۆمپانیا لە سنوورەکان دوای ئەوەی لە 3 مانگ لەمەوە پێش داوام کرد راپۆرتمان بنێ لەسەر خاڵە گومرگیەکان و وەڵامیان داینەوە دیوانی چاودێری دارایی کە هیچ راپۆرتێکیان نەکردووە لەسەر خاڵە گومرگیەکان واتە هیچ وردبینیەکیان لەسەر خاڵە گومرگیەکان نەکردووە لە بەردەستان نەبووە بۆیە من داوام لێکردن کە ئەمە ئەرکی خۆشیانە جێبەجێ بکەن. خاڵێکی تر ئێمە ئەخیر جار کە دەستی بۆ بین ڕێکاری دادگاکان و یاساییە کە هەر بەڵگەیەکمان دەستکەوێ دێنە دادگاکان. زیاتر لە 13 کۆمپانیا بەشدارن لە بەڕێوەبردننی خاڵە سنووریەکان. ئەم کۆمپانیانە دابەش بوون بەسەر سلێمانی و دهۆک و هەولێر و بەبێ کێبڕکێ و پێدانی باج و بڕسومات بە حکومەت سنوورەکان بەڕێوە دەبن. بەشێک لە قسەی پەرلەمانتارانیش ئەوەیە ئەم کۆمپانیانە بە ئارزوی خۆیان باجی گومرگی زیاد و کەم دەکەن و قازانجی مادیان بێ سنوورە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.